لە توانای بەرگری ئاسمانی ئێران دراوە ئاسمانەکەی کراوەیە ئێستاکە بە تایبەتر ناوچەی باشوور و ڕۆژئاوای ئێران وردە باکوور و ڕۆژهەڵاتەکەشی ئەگرێتەوە ئەمە وای کردووە کە توانای بەرپەرشدانەوەی دەوڵەت لاواز بێ و ئەمڕۆژ لێدوانی خودی سەرۆکۆماری ئێرانمان بینی مەسعود پزیشکیان کە بەڕوونی ئەڵڵێتر ئێمە چیتر هێرش ناکەینە سەر دراوسێکانمان خوێندنەوەی من بۆ ئەم قسێ ئەوەیە ئەوە نییە کە خاتری دراوسەکانی بگرێت چکە مازانین کۆماری ئیسلامی ئێران لە بەرگریکردن لە خۆیان دەست لە هیچ هێز و وڵات و لایەنێک ناپارێزێ بەڵام ئەوەی کە هەیە لە ژێر پەردەی ڕاگررتنی هێرشەکان بە دیوێکی ترە ئەم پامە بێ بۆ جۆرە بخوێنرێتەوە کە توانای هێرشکردنیان وردە لاوازە بێ و ئێرانیش خۆی بۆ ئەوە ئامادە ئەکا کە ئەم جەنگێکی درێژخایەن بێ بۆ پێی کە هەم ئەمریکا هەم ئیسرائیل لە هەموو وڵاتانی ناتۆ بەریتانیا فەرەنسا ئیتالیا ئیسپانیا ئەمانە هەر هەمووی هاتوونەتە بەری ئەمریکا ئیسرائیل بۆ درێژە پێدان بە جەنگەکە ئەمە پێمانە لە ئامادەکاریە گەورەیە جەنگەکە جەنگێکی درێژخایەنە بێ و ئێرانیش حسابی ئەوەی کردووە کە جەنگەکە درێژخایەنە بێ بۆ پاراستنی توانای جەنگی خۆی و بۆ بەدەستهێنانی کات و بۆ ئەوەی دەرفەتێکی بۆ بخڵقێ دووبارە بگەڕێنەوە سەر مێزی دانووساندن گومانیتیانە ئێران ئەڵێمە هێرشەکانمان بۆ سەدراوسەکانمان ڕائەگرین بەڵام لە هەمان کاتێک بابەتی ترمانەوێ بیر نەچێ ڕاستە توانای بەرپەرشدانەوەی ئێرانی لە ڕووی ئاسمانیەوە بە تەواوەتی پەک خراوە یعنی ئەتوانم کە تۆ لە سا هەفتات تێپەڕی یعنی پەکخستنە پەکخستنی کە گەشتە لە ساسانی کۆمارەکەت ڕووخاوە ئەڕوخێ کۆماری ئیسلامی لەو حاڵەتەیە.